دەشتی وەزنەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەشێکی زۆری ناوچە شاخاویەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەفرێکی زۆر باریوە. گەشتیاران و هاوڵاتیانی ناوچەکە بۆ یاریی خلیسکێنەی سەربەفر و بەسەربردنی کاتێکی خۆش ڕوویان لە دەشتی وەزنێ کردووە. هەموو ساڵێ بەرنامان هەیە بۆ دەشتی وەزنێ. دروستە ئەو ساڵ بەداخەوە لە زۆر شوێنان بەفر نەباریوە، ولی بە خۆشحاڵیەوە لە دەشتی وەزنێ هەموو ساڵ بەفری دەگرێتەوە. بۆ جوانەکان خۆشحاڵن کە دێنە دەشتی وەزنێ بۆ خلیسکە و بۆ سیاحەت و دیارە لە شارەکانی جیرانیش ڕامیوانمان هەیە. ئەو ڕۆ جەماعەت هاتووە لێرە خلیسکەی دەکەن، جەوێکی خۆشە، جوانەکان دڵخۆشن. چالاکوانێکی خۆبەخش دەڵێت ئاماز لە یاری خلیسکێنەی سەربەفر ئەوەیە هاوڵاتیان کاتێکی خۆش بەسەر ببەن و دوور بن لە قرەباڵغی نێوشار. ئاماد لە بەڕێوەبردننی بەرنامەی خلیسکێنە لێرە لە دەشتی وەزنێ دوورکەوتنەوە لە دنیای مەجازی وە پێکەنانی هێندێک خۆشی وە لێک کۆبوونەوەی جەماعەت هەیە. ئینشاڵڵا هیوادارم ئینشاڵڵا جەماعەت چێژیان لێ وەرگرت بێ و وەکو پێویست ینی توانی بیتیان ینی بەشداری و بەرنامەیان کرد بێت. ساڵزارێکی دێنێرەکانە وەختێک بەفر دەباری بۆ خۆشی و سەیران و کات بەستە بزێ. خەڵک کەیفی خۆشە و جەو خۆشە و بەفری هەیە و هەوا خۆشە و زۆر خۆشە وەڵڵا. ساڵانە لە کاتی بەفربارین لە دەڤەری میراوی و دەوروبەری هاوڵاتیان بۆ بەسەربردننی کاتێکی خۆش ڕوو لە دەشتی وەزنێ دەکەن. بەهۆی کوێستانبوونی دەشتی وەزنێ بەفر تاوەکو مانگی 4 لەو ناوچەیە دەمێنێتەوە.